من ئایندە محەممەد یاریزانی یانی سیروانی هەڵەبجەم ماوەی 7 ساڵە بەشداریم لەم هونەری بەرگریەدا کردووە لەسەر دەستی سەنسی ئەیوب کە هەموو کات سوپاسێکین کە بەخشانەی مێگاندوێتە ئەماستە و لە ئێستاشدا خاوەنی پشتێنی ڕەشی شادەی یابانیم و هەروەها لە ئێستاشدا بە سەرپەرشتیشی هان ئەیوب مەشق ڕاهێنانەکان بە کچانی یانی سیروانی هەڵەبجە دەڵێمەوە و توانم بڵێم کە خۆشبەختانە کە ئێستا زۆرترین یاریزان ڕوو لە یانەکەمان دەکەن کە ئەوەش جێ خۆشحاڵێ بۆ ئێمە کە کچان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە یانەکەمان دەکەن و بەشداری زۆرترین بچوڵەکانمان کردووە بچوڵەی ناوخۆی و بچوڵەی دەرەکی کە هەموو کاتوانیمانە لەیەکی باش بۆ کوردستان و عێراق بەدەست بێنین و ببینە جێگە شانازی بۆ هەڵەبجە و کۆتا بچوڵەمان لە شاری کرماشان بۆ کە بە تیمێکی 48 کەسیەوە توانیمان دومی پاڵەوانێتیەکە بەدەست بێنین و بەداخەوە کە لە کوردستاندا کەمترین بچوڵە بۆ کچان ڕێک دەخرێت کە ئەوەش مایە نیگەرانیە بۆ کچان چونکە تاکو بچوڵەی زیاتر بکرێتەوە یاریزانەکان زیاتر هەندەدرێن و هەروەها ئەو کاتە تەمرینیان زیاترە بێت و ڕاهێنانەکانیان بەباشی زیاتر ئەنجام بدەن. لە ئێستادا ئامانجی من ئەوەیە کە بمە ڕاهێنەرێکی باش و بتوانم کە یاریزان بەباشی پێ بگەێنم و ئەو هەڵانەی کە خۆم کردومە و لە یاریزانەکانم کەم کە هەڵەکانی من دووبارە نەکەنەوە و هەموو کاتێک ئەو ئامانجێکی گەورەی من بووە و هەروەها بتوانم بمە داوەرێکی جیهانی و لە کۆمەڵگەی ئێمە بەداخەوە کە کاراتی بەوە ناسێنراوە کە هونەرێکی بەرگریە و زیاتر بۆ کوڕانە و ئەتوانم بڵێم کە زۆرترین خێزانەکان ڕێگریان لە کچەکانیان کردووە کە بۆ بکەنە ئەم یاریە و بە یاریەکی ڕقت ناسێنراوە کاراتی بەڵام بەداخەوە هیچ شتێکی وان نیە ئەتوانم بڵێم کە کاراتیەکێکە لە وەرشانەی کە متمانە بەخۆبوون زیاد دەکات و وات لێ دەکات کە بەسەر تووڕێی خۆت ئازاڵبی جگە لەوەی کە سوودێکی جەستەیی باشی هەیە و هیوادارم کچان ڕوو بکەن ئەم یاری و خێزانەکانیان ڕێگریان لێ نەکەن. من پەری نیازی ماوەی 5 ساڵە لە ینی وەشی سیروانی هەڵەبجە لە بەشی کاراتیم بەڕاهێنەرایەتی سەنسی ئەیوب لە ماوەی ئەم چەند ساڵە توانیمە پشتێنی ڕەش بەدەست بێنم و هەروەها توانیمانە بەشداری چەندین بچوڵەی ناوخۆیی و دەرەکی بکەین بە شێوەی تاک و بە شێوەی تیم توانیمانە زۆر ئەنجامی باش بەدەست بێنین سەر ڕایبوونی چەندین یاریزانی زۆر باش لە بەشی کچان بەڵام لە عێراق بە شێوەیەکی گونجاو پاڵپشتی کچان ناکرێت بە تایبەتی لە وەشی کاراتی بۆیە پێویستە یارمەتی کچان بدرێت بۆی بەشداری لە بچوڵەی ئاسیا و بچوڵەی جیهاندا بکەن. وەرشی کاراتی هونەرێکی بەرگریە و بە شێوەیەکی گشتی کچان زۆر ئارزوی ئەم یاری ئەکەن چونکە هونەرێکی بەرگریە بۆ کچان زۆر پێویستە. ئامانجم ئەوە بوو کە بگەمە لیستی هەڵبژاردەی عێراق سوپاس بۆخوا توانیمە پلەی یەکەم بەدەست بێنم ببمە یاریزانی منتەخەب. بەڵێ هیوادارم هەر بەم شێوەیە بتوانم بەردەوام بم هەروەها عێراق پاڵپشتی کچان بکەن بۆی بتوانین بەشداری بچوڵەی ئاسیا بکەین. لە ڕاستیە کچان بە تایبەتی لە وەرشی کاراتی ئاستەنگی زۆریان لە بەردەمایە کە خەڵک وا بیر ئەکەنەوە وەرشی کاراتی بۆ کچان نەکراوە چونکە بە هونەرێکی شەڕانگێزی ناسراوە بەڵام بەڕای من پێویستە زۆر کچان شانبەشانی کوڕان وەرشی کاراتی بکەن. ناوم ڕێژیارە یاریزانی یانی وەرشی هەڵەبجەم و تەمەنم 7 ساڵە و ماوەی 7 ساڵە دەستم کردووە بە تەمرین الحەمدولله نەتیجەی زۆر باشمێنەوە بەشداریم لە بچوڵەکانی دەرەوەی کردووە بەشداریم لە بچوڵی تاران کردووە بەشداریم لە بچوڵی مازەندەران کردووە و زۆر سوپاسی مدەڕیبەکەم دەکەم کە زۆر هیلاکە بێ لەگەڵمان و سەرەڕای هەموو شتێکیش زۆر سوپاسی خانەوادەکەم دەکەم کە پشتگیری مەکەن الحەمدولله نەتیجەی زۆر باشمێناوە مەدالیای برۆنزمێناوە مەدالیای زیوم بەدەستهێناوە لە وڵاتەکانی دەرەوە مەدالیای زیوم بەدەستهێناوە و ئامانجمەوەیە کە هەتا لە تواناوە بێت تەمرین بکەم چونکە ئەمەوێ ئاشنایکەم کە یعنی کچ ئەتوانێت هەبێت یعنی ئەتوانێت سەرکەوتوش بێت الحەمدولله مدەڕیبەکەم زۆر پشتگیریمانەکات زۆر لەگەڵ دڵمانەیە و زۆر سوپاسیەکەم وڵی لە کۆمەڵگەی ئێمەیە بە تایبەتی بۆ کێچ هەنێشت یعنی زۆر خراپە بەلای هەنێک کەسەوە هەنێشت زۆر خراپە قسەی خەڵک و مدەڕیبەکەیان چییە و نازانمە بێت نابێ ئەوە بکەن و نابێ بڕۆن دەرەوە بەڵام خۆشحاڵانە خانەوادەکانمان بیرکردنەوەیان جیاواز لەو کەسانی ترە ئەو بیرکردنەوەیکی دواکەوتوانەیە الحەمدولله ئێمە پشتگیرمان زۆرە دایکم باوکم مدەڕیبەکەم و
گوێ بە قسەی خەڵک ناین وڵای ئەگەر گوێ بە قسەی خەڵک بین هەرە بە قاعەکە داخین وەڵام الحەمدولیلا زیاتر و زیاتر بەرەو پێشەڕۆین.